تا چەند یاسای تەندروستی گشتی پێویستە لە کوردستان بە تایبەتی لەم بارودۆخە. وەکو ئیداریەتش لە بواری تەندروستیدا من تێبینی بەسەر ئەم یاسایە هەیە چونکە دنیای ئێستا دنیایەکی زۆر گۆڕانکاری خێرای بەسەردا هاتووە. با بەیەکەوە کار و چالاکیەکانی دەستگا ئەمنیەکان ببینی. پۆلیسی هەولێر لە ئامادەباشیدان و بڕیارەکانی وەزارەت جێبەجێ دەکەن. هەر هاوڵاتێک سەرپێچی ئەوامری دەوڵەت بکەیان با بڵێن حکومەت بکە کە دەردەچێتن بۆ ماوەی حەبس دەکرێت. سڵاو و ڕێزستافی پرۆگرامی تاوان و ساتان پێڕادەگەیانم هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازم. تیپی پرۆگرامی ئەم جارەشمان پێک هاتووە لە پسپۆری یاسایی پارێزەر بەدێ ئاکرێی. هەروەها بەڕێز هێمن ئەمین شوانی توێژەری کۆمەڵایەتی لەگەڵ دکتۆرە شایانە ئەسکەری جێگری لێژنەی تەندروستی لە پەرلەمان. بەخێر بن. پێشەوەی بچین سەر کەیسی یەکەم بە ئەو ڤیدیۆ بین بێکەوە ئینجا گفتوگۆ لەسەر دەکەین. هەرمون. لە وڵاتانی جیهان یاسای تایبەت بە تەندروستی گشتی هەن کە بەشێک لە بەڕگەکانی ئەم یاسایانە لە دۆخە لەبارەکانی تەندروستی و بڵاوبنەوەی پەتایەک لە کۆمەڵگە کە کاریگەری لەسەر تەواوی کۆمەڵگە هەبێت کاری پێدەکرێت. حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە گوێرەی پێویستی بارودۆخەکە بەڕگەکانی یاساکان جێبەجێ دەکەن. لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا یاسای ژمارە 89 ساڵی 1970 بەرکار کە تایبەتە بە تەندروستی گشتی لە عێراق و هەرێمی کوردستان کاری پێدەکرێت. ئێستا تەواوی ئەو ڕێکارانی حکوومەت دەیگرێتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی بڵاوبنەوەی پەتای کۆڕۆنا لە چوارچێوەی ئەم یاسایە وەرگیراوە و کاری پێدەکرێت. ئەم یاسایە وەکو یاسای تەندروستی گشتی قانون سەحە عامە بەرکارە تا ئێستاش لە عێراقدا و ئێمە لە هەرێمی کوردستانیش لەسەر هەمان یاسا دەڕۆین. فەصلێکی تایبەت هەیە لە یاساکەدا فەصلی مکافحەت ئەمڕاد الانتقالی هەیە ئەنتیچۆنیەتی بەرەنگاربوونەوەی نەخۆشیە گوازراوەکان. نەخۆشی کۆڕۆنا نەخۆشیێکی گواستراوەیە. 11 مادەی قانونی لەو یاسایەدا تەنها لەسەر ئەم نەخۆشیانەیە. یعنی ئێمە کە وەکو وەزارەت تەندروستی چ ڕاستپاردەی وەزارەتە پەیوەنددارەکان بکەین چ بڕیارێکی خۆمان بدەین چ بڕیارێک لە حکوومەت هەرێم دەربچین پێیوەست دەبێ و پاڵپشتە بەم یاسایە کە 11 مادەیە سەبارەت بە کەرەنتینکردن زۆر بە واضحی لێرە دانراوە. کەرەنتین کرد بۆچەیە و سەبارەت بە کەرەنتینکردنی شارێک یان شارۆچکەیەک یان گەڕەکێک کەرەنتینکردنی هاوڵاتی مسافر جیاکردنەوە و دابینکردنی هێڵی گەرم و چوونە ژوورەوەی هەر شوێنێک گومان لێکراو بێت و وەرگرتنی پشکنین یاسا ڕێگەی داوە تیمەکانی پزیشکی شوێنێک دابخات سزا بدات. یاسا ڕێگەی داوە ئەگەر بێت و خاوەن ماڵ خاوەن پرۆژە خاوەن کارەکە قبوڵیشی نەگا یاسای تەندروستی گشتی ژمارە 89 ساڵی 1970 ڕێگەی داوە کە تۆ بە دەسەڵاتت هەیە بتوانی بە تەواوەتی خۆت تەداخل بکەی بە ئیجباریش بی پشکنین وەربگری. یاسا ڕێگەی داوە ئەگەر بێت و گومان لێکراوێک لەلایەن کەسانێک شاردراوە لایەن خاوەن مەسلحەتێک یان خاوەن ماڵێک شاردنەوەی تێدا بکرێت یاسا سزای خۆی داوە لە ڕێگەی قەزاوە. بەڵام من خۆشم تێبینیم هەیە من نەکوەکو پسپۆریەکەی خۆشم تەندروستی گشتیە سەحە عامەیە وەکو پسپۆری خۆم وەکو ئیداریەتشی لە بواری تەندروستیدا من تێبینی بەسەر ئەم یاسایە هەیە چونکە دنیای ئێستا دنیایەکی زۆر گۆڕانکاری خێرای بەسەردا هاتووە. ماوەی ساڵی 1970 تا ئێستا ئەم زەمانە دوور و درێژە زۆر شتی نوێ هاتۆتەکایەوە. زۆر شت لە بواری تەندروستیدا کە پێویستی بە یاسای تێدانە بە تعلیمات جێبەجێکراوە. اینجا لە ناو سەحای مەدینە لە ناو تەندروستی شارەکانە لە یاسایە و تەعاملکردنە بە تایبەتی لە کەرتی تایبەت ڕۆلی گەورە دەبینی ئێستا لە دنیادا کەرتی تایبەت بۆتە بەشێکی گەورە لە ناو پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی. هەروها چەندین بابەتی نوێ لە بواری خۆراک و لە بواری خواردنەوە و لە حتى نەخۆشی نوێش زۆری نەخۆشی نوێ هاتووە سەرچاوی زانستی هاتووە. ئەم یاسایە پێویستی بە هەموارکردنەوە هەیە. هیوادارین کە
دوای ئەم ڕەوشەی ئێستای ئەزمەی دنیا لەسەر کۆڕۆنا و استقراری وەزعی اقتصادی و وەزعی سەحی لە هەرێمی کوردستان ومێدمان هەیە کە بتوانین وەکو هەرێمی کوردستان ئێمە دەست پێشخەری بکەین لە هەموارکردنەوەی ئەم یاسایەوە. دڵنیاشم پەرلەمانی کوردستان و لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان و هەموو حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی پشتگیری ئەوە دەکەن. هەرێمی کوردستان لە بارودۆخێکی ئاوادە کار بە کۆمەڵە یاسایەک دەکات کە ڕەنگە لە سەردەمانی خۆیدا بڕگەکانی ئەم یاسایە لەگەڵ بارودۆخی ئەو کات کاریگەر و گونجاو بووبێ. پرسیار لێرەدا ئەوەیە ئاخۆ لە دوای تێپەڕینی ئەم بارودۆخی ئێستا بەسەر وڵاتان و هەرێمی کوردستاندا هاتووە پێویست نییە وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم یاسای تەندروستی گشتی هەبێت کە تایبەت بێت بە هەرێمی کوردستان و لەگەڵ توانا و سیاسەتەکانی هەرێمی کوردستان بگونجێت یاخود یاسای بەرکار پێویستی بە گۆڕانکاری نییە؟ بە گوتەی شارەزایان و یاساناسان لەگەڵ پێویستی هەبوونی یاسایەکی تایبەت بە تەندروستی گشتی پێویستیشە حکوومەت و پەرلەمان بیر لە یاسایباری لە ناکاویش بکەنەوە. بەڵێ جەنابی پارێزەر خۆزگە تۆزێ باسی ئەو یاسای هەشتاونەوە بۆ دەکەنی ساڵی هەشتاوێک لایەنە پۆزیتیڤ و نێگەتیڤەکانی چکە منیش خوێنمەوە شتی زۆر باش تێدایە بەڵام وەکو جەنابی وەزیری ژووتی تێبینیان هەیە لەسەر هەندێک لە بڕگەکانی ئەگەر تۆ تۆزێک بۆمان باس بکەیت. بەڵێ سەرەتا زۆر سپاسان دەکەم لە بۆ داواتکردن بۆ ئەو بەرنامەیە بە هیوام هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەندروست باش بن و پابند بن بە ڕێنماییەکانی تەندروستی و ڕێنماییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. اینجا دەمەوێت بەڕاستی ئاماژە بە ڕۆلی جەنابتان بکەم وەکو بەرنامەی تاوان و سزا کە بەڕاستی ڕۆلێکی زۆر کاریگەر دەبینێت لەناو کۆمەلگاکەمان بۆ هوشیارکردنەوە و بڵاوکردنەوەی وشیاری یاسایی لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەر لەوەی بچەم باس لە چوارچێوەی یاسای تەندروستی گشتی قانونی سەحی عامە بکەم پێم باشە بە چەند ئاەتێکی پیرۆزی قورئان دەست پێ بکەم اینجا باس لە یاسایەکە بکەم. خوای گەورە دەفەرموێ وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو وإن يردك بخير فلا راد لفضله صدق الله العظيم. وهروها دەفەرموێ قل الله ينجيكم منها ومن كل كرب بەڵام لە هەمان کاتیشدا دەفەرموێتن ولا ترموا بأنفسكم في التهلكة جگە لە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێتن. اینجا ئەگەر بێن باسی یاسای تەندروستی گشتی بکەم قانونی سەحی ئامە ساڵی ژمارە 89 ساڵی 1970 بەپێی ئەو یاسایە وەکو بەڕێ جەنابی وەزیریش ئاماژەی پێکرد تەواوی ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یاسایین. ئەو یاسای ژمارە 89 ساڵی 1970 کە دەرچووە بەرکاریشە ئێستاکە لەبەر ئەوەی مادەی 130 لە دستوری عراقی ساڵی 2005 ئاماژە بەوە دەکات دەڵێت هەموو ئەو تەشریعاتانەی هەموو ئەو یاسانەی کە پێشتر دەرچوون لەو بەروارە هەمویان بەرکارن تەنها ئەگەر بێت و گۆڕانکاری بەسەردابێت بە یاسایەکی تر یاخود هەموار بکرێتەوە لە پەرلەمان دەنا بەرکار دەبێتن. بۆیە یاسای ژمارە 89 ساڵی 1970 بەرکارە ئێستاکە و هەموو ڕێکارەکانی شەرعیەت یاساییان هەیە. جگە لەمەش ئەگەر سەرنج بدەینە تەواوی بەیاننامەکان و ڕێنماییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبینین یەکەم جار جێبەجێکردنی فەرمانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بە سوپاسەوە اینجا فەرمانەکانی کە لە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا اینجا پارێزگارە بەڕێزەکان لەبەر ئەوەی ئەم یاسایە بۆ تەواوی کوردستان دەرچووە مەبەستیتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمووی سەلامەت بن. اینجا وەکو تێبینیەک لەسەر وتەکانی بەڕێز جەنابی وەزیر کە گوتی یاسای ژمارە 89 ساڵی 1970 ماوەیەکی زۆری بەسەرداچوە بەڵێ وایە 39 ساڵ بەسەر ئەو یاسایەدا تێپەڕیوە بەڵام بەڕای من یاسایەکی زۆر تێر و تەسەلە زۆر بەڕێکوپێکی باسی لە هەموو دەتوانم بڵێن بوارەکانی تەندروستی کردووە بەڵام من هیوادارم ئەو یاسایە هەموار بکرێتەوە لە پەرلەمانی کوردستان لەبەرەوەی کۆمەڵێک شت هەیە مەسەلەن ئێستاکە نەماوە جاران خواردەمەنی لە قوتابخانەکان هەبوو جاران پشکنینی چاو هەبوو جاران ددان و پشکنینی ددان هەبوو جاران بێت و تاقیگەکان و حانوت و سینەما و حەمامەکان هەبوو بەڵام ئەو شتانە هەمووی بەڵێ بەڵام ئێستا ئەوانە نەماوە بۆیە پێویستی بە هەموارکردنە هەروەها بێتەوە ئێستا دەبینین لە ئێمە لە کەرتی تایبەت نەخۆشی ئەلکترۆنیکان ئێستا پشکنین بە ئەلکترۆنی دەکرێت ئەنجامەکان بە ئەلکترۆنی دەکرێت بۆیە بەڕاستی ئەم یاسایە پێویستی پەرلەمان چی کردو بۆ ئەو یاسا دەگەڕێم وڵات یعنی پرسیارەکان زۆرن
بابزین پەرلەمان چی کردو بۆ ئەو یاسایە؟ بەناوی خوای گەورە مهرەبان دەستخۆشیتان لێ دەکەم لەو بەرنامەکەتان و سپاس و دەستخۆشی خۆم دەگەێنم بە تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان بەو پەڕی بەرپرسیارەتیەوە ئەم دۆخەی گرتۆتە ئەستۆ بە تایبەتی وەزارەتی تەندروستی، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی بازرگانی. سەبارەت بە یاسای تەندروستی گشتی ئێستا وەزارەتی پێشمەرگەش دەستی پێکردو ئەوانش لە سەجادەکان بەڵێ سپاس بۆ ئەوانش سپاس بۆ ئەوانش بەڕاستی جێگای دەستخۆشی سپاس بۆ یەکە بە یەکەیان. سەبارەت بە یاسای تەندروستی گشتی لە ڕاستیدا گرنگی ئەو یاسایە لەو دۆخەدا بە دەرکەوت. بەڵام بۆ هەتا ئێستا ئێمال کرا بۆ جەنابی پارێزەر ئەگەبێ حقەت ئەو یاسایە بەڵێ ئێمال کرا بوو ئیشی پێ نەدەکرا بەڕاستی ئێستا لە کاتی زۆرەت زانیان کە دەبێت بگەڕێتە و بەکاری خۆی لە ڕووی تەندروستیەوە یاسای تەندروستی گشتی بەردەوام لە وەزارەتی تەندروستی تەنانەت پەرلەمانیش گرنگی پێداوە بەڵام لە ڕووی گشتیەوە لە ڕووی کۆمەلگاوە تازە گرنگی یاساکەیان بۆ دەرکەوتووە. ڕاستە یاساکە هیچ ساڵ لەمەوبەرە بەڵام وەکو بە ڕێزپارێزەر شتی زۆر وردی تێدایە بەڵام دەکرێ شتی تازەتری تێدا بکرێتەوە. بەڕای من وەکو جێگری لیژنەی تەندروستی مادام ئێمە پەرلەمانی کوردستانمان هەیە و هەرێمی کوردستانی خۆمان هەیە پێویستە لەسەر پەرلەمانی کوردستان یاسای خۆمان هەبێ سەبارەت بە تەندروستی گشتی ینی دەزانن لەوێ لە پەرلەمان زۆر زەنابی دادوەرەکان دێنن گلەیی دەکەن بڵێن ئەو یاسایان دەبی چاپ بکرێتەوە چاپێتەوە. بێگومان ئاگاداری ئێمە ئاگاداری ئەو یاسایە بوو. لە ڕاستیدا هەموو شتێک بەخاوی دەڕوات چونکە مە زۆر شتی دیکەمان هەبوو لە پەرلەمان کاری لەسەر بکەین نەگەیت نەپەڕژاینە سەر یاسای تەندروستی گشتی. ئەو یاسای ئەوەی مخدرات و بەڵێ ئەوە کارێکی زۆر زۆر وردمان لەشتە جوانەکان کە کرا بەڕاستی کارێکی زۆر زۆر وردمان لەسەر بەڵام زۆر پێوە هیلاک بوون هەر هاوارمان دەکرد تا دەستیان پێکرد. ئێستاش هاوارمان نزای لەسەر چیە لەسەر ئەو قانونی خراپ بەکارهێنانی مۆبایل و ئەوەش دەبێت بە زووترین کات چاپ بکرێت چونکە کارە ساتە بەڕاستی کاری لەسەر هیوادارم یعنی بیری لێ بکەم. بەڵێ هەروەها لیژنەی تەندروستی کارمان لەسەر یاسای مافی نەخۆش کردووە کە پێشنیازی یاسای ئەرک و مافی نەخۆش یا باڵین ماف و ئەرکی نەخۆش خوێندنەوەی یەکەمی بۆکرا لە مانگی نۆی 2019 پێ کردووە. بەڵێ بێگومان خوێندنەوەی یەکەمی لۆکرا و نردمانە وەزارەتی تەندروستی داوایان کرد تا تێبینیەکانی خۆیان بنووسن بەڵام بەداخەوت لەو کاتەوە نەگەڕایەوە. ئەوی دیکە یاسای ئەرک و مافی هێزکاری تەندروستی کە پزیشک و هەموو کارمەندە تەندروستیەکان دەگرێتەوە ئەویان ڕەشنووسە وەرکشۆپێکمان لۆ کرد هەموو نوێنەری وەزارەتی تەندروستی وەزارەتەکان و نوێنەری تەنانەت لیژنەکانی ناو پەرلەمانیشمان بان کرد و بەڕێوبەرەکانی نەخۆشخانەکان وەرکشۆپێکمان لۆ کرد بە تەمابووین وەرکشۆپی دووەم بکەین هەتاکو بیکەینە بێگومان ئێستا وەرزی بەهارەیە هی پەرلەمان دەبواە کارمان بکردای بەڵام بەهۆی کۆرۆناوە کارەکان ڕاوەستا وەرکشۆپی دووەممان هەبوو لە نۆیسێ بەڵام بەهۆی کۆرۆناوە شتەکان ڕاگیرن. لۆیە یعنی ئیشەکانمان ئەمە بە بەرنامە بوو نەپەڕژاینە سەر یاسای تەندروستی گشتی کە هەمواری بکەینەوە بە دواداتوونی زۆر گرنگیشمان هەبوو لە ڕووی دەرمان و لە زۆر شتی دیکەەوە بەڵام باسمان لێوە کردووە لە یاسای تەندروستی گشتی لە پەرلەمانی. باش دکتۆرە جەنابتان وەکو دکتۆرێک سپۆرەکەش یەکە لە بەڕاستی سپۆرە گەورەکان ئەوەی سەرەتانەوە نیە ئەو ڕێنمایانەی کە حکومت دایناوەی تەندروستی و وەزارەتی تەندروستیەوەیان پێت باشە کارێکی باشیان کردووە لە ڕاستیە بەراورد بە وڵاتانی تایبەتی ئەوین دەورە چاوەڕوان نەکراو زۆر باش بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو یعنی چونکە ئێمە هەمیشە باسمان لەوە دەکرد کە سیستمی تەندروستی ئێمە و زۆر کەسیش ئاماژەی پێداوە سیستمی تەندروستی ئێمە لە ئاستی وڵاتانی جیهان نییە بەڵام بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو توانیمان بەرەنگاری نەخۆشیەکە ببینەوە زۆر زوو خۆمان ئامادە بەڵێ و بە شێوەیەکی زۆر خێرا وشیارێکی تەندروستی لە ناو کۆمەلگا بڵاو کرایەوە کە ئێستا لە ڕووی تەندروستیەوە خەڵک بەگشتی کۆمەلگا نەک هەر بۆ کۆڕۆنا بۆ پاک و خاوێنی بۆ تەندروستی ئاستی وشیاری تەندروستی بەرز بۆتەوە دەستەکان تاایان پێت باش بوو شتێکی زۆر باشیان کردووە بەڵام بێگومان بێکەم و ئەوانەی پابەند نین ئەوانەی ئێستش پابەند نین ئێستش خەڵک دەبینی پابەندی دەڵێ شەم پێدەی ڕاستە ئەوە خۆی هەندێک شت هەیە پێی دەگوترێت نەزەریەی موامەرە کە لە مێژە یعنی ئەوە هەموو شتێک بە موامەرە تێدەگەن بەڵێ ینی لە مێژە ئەوە مەفروزە سیاسی و کۆمەلگا وا بیر نەکاتەوە بە نەزەریەی موامەرەی تێنەگا درێن ئەو ڤایرۆسە گوایە موامەرەیە و کرایە و بڵاو کرایتەوە بەڵام
گریمان موامەرەشە ئایا نایگری ینی ڤایرۆسەکەی ناگری ئێستا هەیە دەیگری و هەندێک لە گەنجەکانی شوا تەسەوەر دەکەن کە ئەوان لە خۆیان تووشی ئەو ڤایرۆسەی نابن لە بەرەوەی گەنجە و لە بیدایەتەوە وا بڵاوکراوە تەنها لە بۆ پیرەکان خەتەرە بەڵام ئەوەش ڕاست دەرنەچوو 16 ساڵی 8 ساڵی شتێ بەڵێ گەنجانیش توش دەبن و تووشی ماکی خراپیش دەبن لە دوای کۆرۆناکەەوە بەڵام ئەوە دەتوانین باس لەوەش بکەین کە تو بێی مقارانە بکەی بینی بەڕێزێک مرۆڤەکی بەتەمەند لەگەڵ گەنجەکی بێگومان گەنجەکە زیاتر بەرگەی دەگری بەرەوەی پیرەکە ئەکید نەخۆشی زیاتری لەگەرە لوێ دەبی زیاتر ئاگای لە خۆی بێ بەڵێ دەستەکان خۆش قسەکانت بەڕاستی زۆر بە سوود و منیش سوودم لێوەرگت هات بژیت کاک هێمن هەست ناکەیت ئەمە کولتورێکی کوردیە هەتا کارەساتێک ڕوونەدا خۆمانی بۆ ئامادەڵێن خۆزگە و ئەمان کردووە یعنی دەبووە ئێمە زووتر بیرمان لەو یاسایە کرداوەیان ناوە چەند ساڵە دەبووە پلانێکی جوانیان بۆ داناپە یعنی ئێستا تەنگاو بوونە ئەو یاسایان بەکارهێنا ئەو یاسای لە مێژە هەیە بەڵام ڕایان کرد بەڵام ئێستا ئیشیان پێکرد کە دیتیان زەڕورە سەرتا زۆر کوردینیە و کولتورە سەرتا زۆر سپاس بۆ میواندارێکە و دەستخۆشی لە تاوی هێزانامنیەکانەکەم بە هەموو لایەنەکانی هەروەها دەستخۆشی لەو کەساناکەم کە لە سێکتەری تەندروستیشە بە هەمان شێوە لەم قەیرانەیە لە کاران و لەگەڵ دامەزراوە کارجارەکانی جوانی کە پێی پێویست دەکارن خۆی لە ناو یعنی ئەگەمە لە تاکە و پیا بڕین دواتر بۆ خێزان و ئینجا بۆ کۆمەلگا تاکی جانی ڕنگدانەوەی کوڕی کۆمەلگاکەی خۆیەتی ئێمە وەکو تاک لە کۆمەلگای کوردی ئەگە تەماشا بکەین تاکان لە بنەڕەتا پلانیان نییە بۆ داهاتوو هەرم تاکەشە 4 ڕۆژکە خێزان پێک دێنە و دواتر کۆمەلگە و ئەچێتە ناو حکومەتەوە ئەمە ڕەنگی داوەتەوە لە سێکتەرە جیاکانی حکومەتیشە بەداخەوە یعنی تۆ یاسایەک کە لە ساڵی 1970 دەرچووە ئەو کات هێشتا من لە دایک نەبوو یاسایەک ئێستا بەسەر من جێبەجێ ئەکرێ کە بۆ نمونە تا ئێستا هەموار نەکراوەتەوە بەداخەوە ئێمە لە کاتی قەیرانەکانە ئەگەڕێنەوە بۆ پێشینە یاسایەکان بزانین چی هەیە لەبەر ئەوەی لە کوردستان هەموو شتەکان بە سیاسی کراوە هەموو شتەکان لە ڕوانگەیکی سیاسیەوە لە بابەتەکان ئەڕوانین ئەمە سێکتەری تەندروستی ئەمە لە ڕوانگەیەکی سیاسی تاکی کۆمەلگا ئەو نەخۆشەش بە سیاسی زۆر خەڵکە بینیم گلەیەڵێ چۆنە بێ مەنعتەزەول بێت چۆنە بێ حکومەت وا بکە بەڵام ئەو نەخۆشەکەی بڵاو بۆتەوە ڕاستە سیاست دانیە ڕاستە تۆ ئەگە تەماشای خەڵک بکەی یعنی ڕێژەکە لە تاکە بۆ تاکە گۆڕێ بەڵام ئەوە پەیوەندی بەچیەوەی پەیوەندی بە هۆشیاری کەسەکەەوە هەیە هۆشیاری کەسەکە ئەوانی کە بۆن نە بەداداچوونیان هەیە هۆشیاریان ئاسی هۆشیاریان تا ڕادێک بەرزە ئەزانن کێچێکە لە پێویستەکانی ئەم قۆناغا کە ئەم ڕێوشێنانی کە گیراوەتە بەر بەڵام ئەوانەی کە بۆ نمونە پێوەی پابند نابن پەیوەندی هەیە بۆی کە هیچ هۆشیاریان لە بابەتەکانان نییە کەواتە ئێمە هۆشارەکەت لە چۆ دێ هۆشارەکە لەو ئامرازانەوە دێ کە تاک پێپەروەرداکرێ ئێمە لە کۆمەلگا ینی فەلسەفەی دروستبوونی تاکمان تا ئێستا یەکلای نەبووەوە چییە ئایا دەمانێت تاکێکی ئازاد و حڕ بێ تاکێکی بێر و ئازابێ تاکێکی دیندار و ئیماندار بێ لەبەر ئەو فەلسەفەی حکومڕانیمان فەلسەفەی پەروەردەمان فەلسەفەی دروستکردنی کەسەکانمان تا ئێستا یەکلای نەبووەوە بۆ یەکە ئەم چێشانە هەمووی دروستە بێ یعنی تۆ خێزان بە شێوازێک بناڵ پەروەرداکە کاتچێتە ناو گەڕک و دەوروبەری بە شێوازێککەیە یعنی ئامرازەکانی پێگەاندنی تاکمان هیچی تەواوکەر یەک نین بچینە لای دیسان یاساوە پسپۆری یاسا بۆمان باسکە حەزم دەکرد لەسەر چ بنەمایە وەزیری ناو خۆیان وەزیری تەندروستی وتی مەنعتەجەول چیری کەس بوونی بچێتە دەرەوە بەڵێ زۆر باش ئەوەش هەر هەیە لە بەڵێ لە یاسای تەندروستی گشتی زۆر بە ڕاشکاوی باز دەکات لە مادەکانی 44 تاکو 56 دەسەڵاتی داوە بە بەڕێز جەنابی وەزیری تەندروستی کە دەتوانیت بڕیار بدات بە کەرەنتین بڕیار بدات بە مەنعتەجەول بڕیار بدات بە قەدەغەکردنی فرۆشتنی سەرشەقام با بڵێن وەک با بڵێن لە مادەی 46 هاتووە بەرگەکانی ئەلیف و با و جیم و دال دەسەڵاتی داوە بە بەڕێز وەزیری تەندروستی منعی تەجەول داخستنی شوێنە گشتیەکان وەکو مەطعەم و فندق هەروەها فرۆشتنی سەرشەقامەکان هەروەها عەزلکردن و چاودێریکردن بە شێوەیەکی گشتی لەسەر هەموو ئامێرەکانی حتا پەیوەندی و هەروەها بێتەوە مادەی 47 48 49 52 هەر زۆر بەڕاشکاوی باس لە کەرەنتین دەکاتن کە دەڵێت کەرەنتینکردن ڕێگریەکی زۆر باشە لە تەشەنەکردن و بەڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە باسی مافی کرێکاری کردووە ئێستا مەسەڵەن کرێکارێکی زۆرمان هەیە دێ لە ماڵەوە دادەنیشێ یەو کۆمپانیا گەورە شتانە مەسەڵەن لەوانەیە بەیانی خاوەن کارگەکە بڵێ کاکە من پێویستم بە ئێوە نیە داوای لێبوون دەکەم بڕۆنە ماڵەوە کە کارم یانی سیاسەیەک هەیە لەو یاسای تەندروستی گشتی بڵێتن مەسەڵەن مافی کرێکار پارێزراوە لەو بەو یاسایەوە
خۆی هەر کرێکارێک لە هەر کۆمپانیایەک یاخود کارگەیەک دا بمەزرێت بە پێی گرێبەستێکی نووسرا و دادەمەزرێتن مافی ئەم کرێکارە دەبێت پارێزراو بیتن لە یاسای تەندروستی گشتی نەخێر باس لەو شتە نەکراوە لەو زۆرفەش باس نەکراوە کە ئایا ئەگەر زۆرفێکی لە ناکاو بێتە کایەوە ئایا ماف و امتیازاتیان دەفەوتێ ئەو کەسانە یاخود مەسەلەن خاوەنکار دەتوانیت بڵێت من موچەی تۆ نادەم لەبەرەوەی ئێمە لە بارێکی لە ناکاو بووین با بڵێن یاخود هێزی ترمان هەیە بڵێ یاسای شارستانی عراقی ژمارە 40 ساڵی 1951 لە مادەی 146 بەرگەی دووەم زۆر کاری پێ دەکرێت بەڵێ کاری پێ دەکرێتن بە هەموارکردنەکانی ژمارەکان بە جوانی بڵێ توانێت کرێکارێ باجیان لێبێ بە ژمارەکان حافزکان لەگەڵ حامی قسەبکەن یاسای شارستانی قانونی مەدەنی عراقی پێی دەڵێن ژمارە 40 ساڵی 1951 زۆر بەڕاشکاوی لە مادەی 146 بەرگەی دووەم باس لەوە دەکاتن دڵێ مافی کرێکار و هەموو ئەو کەسانی کە کارمەندن ئەو جە فەرمانبەر بێت یاخود پاسەوان بێت نافەوتێت بەڵام لێرەدا جیاوازی کردووە لە نێوان دووشت ئایا ئێستا ئەستەمە موچەکاندا بەش بکرێت هەر بە هیچ شێوازێک ناکرێت یاخود ئەگەر هەوڵ بدەیت دەکرێت ئەگەر ئێستا بە شێوەیەکی گشتی سەیری بارەکەی ئێستامان بکەین کە کوردستان تێیدا نەگەیشتۆتەوە حەدا لە بەیان نامەکان و لە هەموو ئەو بڵاوکراوەکان کە کراوە ڕێنماییەکان کە هەیە دەڵێ بۆی هەیە کەسێک ئەگەر لە کاتی زۆر پێویست زەڕور دەتوانیت دەربچیت ئایا نەخۆشە ئایا هەر شتێکی کاتە خاوەنکار دەتوانیت موچەکان بدات بەڵام ئەگەر یاسادانەری عراقی دەڵێت ئەگەر هاتوو ئەستەم بوو خاوەنکار بچێت بۆ سەرکار و موچە یاخود مافەکانی ئەو کرێکارانە بداتن لەو کاتەدا دەسەڵات دراوە بە دادوەر لە دادگای تایبەتمەند موازنەیەک دروست بکات هەڵسەنگاندنێک لە نێوان ئەو زەرەر و زیانانەی کە بە هەردوو لایەن دەکەوێت ئایا چەندە ئایا مافە خاوەنکار چەند زەرەر دەکات و مافی کرێکار لێرخانە چەند زەرەرمەند دەبێت بۆیە حەلیشی داناوە چارەسەرێکی ئەوەیە کە دادگا بۆی هەیە ئەو موچە امتیازاتانە هەتا ڕادەیەکی معقول کەم بکاتەوە و دەڵێت هەر ئیتیفاقێک لە نێوان خاوەنکار و کرێکارەکە بکرێت بە پێچوانەی ئەو مادەیە باتڵ دەبێت بۆ چاڵستەکان خۆش بێ زۆر سپاس جەنابی پارێزەر پرسیارشترم هەیە لە دکتۆرە دکتۆر پرسیارێک مێ بە کورتی وەڵام بدەیتەوە هەست ناکەی هەنێک لەو یاسایانە کە چاک نەکراوە ینی خەمساردی وەزارەتەکانە خۆیان لە دوای ناوێن بەڵێ هەر ینی بەس گرەی لە پەرلەمان نەکەینێ بەڵێ لەم خولا لەو خولەی پەرلەمان هەماهەنگێک هەبوو لە نێوان حکوومەت و لە نێوان پەرلەمانی کوردستان ئێمە ئەولەویەتمان بە پەرلەمانی کوردستان ئەولەویەتماندا پێشینەماندا بۆ پرۆژە یاسایانە یا بەو داواکاری هەموارانەی کە حکوومەت پێشکەشی دەکا کەواتە لە لای خۆشیانەوە بەڵێ کەم تەرخەمیەک هەیە بەڵام ئێمە هەر لە سەرەتاوە لەسەر ئەو هەماهەنگیان ڕێککەوتوین لە هەمان کاتیشدا ڕێ لەوە ناگرێت کە پەرلەمانی کوردستان لۆ خۆی پێشنیازی یاسای خۆی هەبی و داوای هەمواری یاساکە دەستەکان خۆش بێ زۆر سپاسەکەن ببوورە فەرموو لەسەر ئەوەی مافی کرێکار ئەگە ینی تاقیبێکی بچووکم هەیە سەرچاوی داهات لە کوردستانە معنی تاکێک کە بۆ نمونە لە کوردستانە سەرچاوی بژێوی ژیانی لە سێ ڕێگەوەیە هەر یەکێ لەم ڕێگایانەیە یاخود مۆزف حکوومەتە یاخود لە کەرتی تایبەتە لەم ئەسەکانی کەرتی تایبەت بەشی سێمیان ئەوانن کە بۆ نمونە ژیانی ڕۆژانەیان لەسەر ئەوەیە کە دەستیانەکەوە لە ئێستا ئێمە بۆ دیسان بۆ ئەم یاسای مافی کرێکاران دەگەڕێنەوە بۆ یاسایە کە لە 30 ساڵی پەنجاوەیە کە تا ئێستا هەمووان نەکراوەتەوە کرێکارێکی داما و یا مۆزفێک کە لە کەرتی تایبەتە ئیشەکە بەچی بزانێ یاسایەکەی لە ساڵی 1950 ئەگەر هۆشیاریەکە بڵاو نەکرێتەوە ئەو ئێستا باسمان کرد لەبەرەوەش دووبارەمان کردەوە ژمارەکەی هەتا گوێیان لێبن هیوادارم ئەگەر پێویستیان بە یارمەتی بوو بە محامەکە بڵم بڵێن ئەو ژمارە هەیە لەو یاسایە دەبێت پێشبینیەکەم ینی لەم ئەم ماوەی قەدەغەیە کە درێژ بکرێتەوە بەشێکی زۆر ئەوانەی کە بۆ نمونە لە مؤسسە تایبەتەکانی کەرتی تایبەتە ئیشەکان مافیان نەدرێت بۆیە داواکانم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە چارچێوەی ڕێنماییەکە بڕیارێک دەرکا بۆ هەموو ئەوانەی ئەوە کە لە کەرتی تایبەتە کارەکەن مافەکانیان پارێزرا بێ و مافیان پێ بدرێت و ڕێوشێنی تایبەتیش بدۆزرێتەوە بۆ ئەوانەی کە بۆ نمونە ژیانی ڕۆژانیان لەسەر ئەوەی کە پایەکەن ئەوەی حکوومەتیژەوە بە هەر جۆری بێ ئەدرێت دەستەکان خۆش زۆر سپاسەکەن ئەگەر بە کورتی زۆر بە کورتی منها لەبەر یاسای تەندروستی گشتی دەمێ پێشنیارێک بکەم بۆ لایانی پەیوەندیدار و پەرلەمانی کوردستان ئەگەر بکرێتن
من پێم باشە بڕە پارەیەک تەرخان بکرێتن اینجا ئایا لە ڕێگای وەزارەتی مالیەوە بێت یاخود لە ڕێگای وەزارەتی تەندروستیەوە بێتن بۆ پێشخستنی توێژینەوە زانستیەکان زۆر گرنگە لەو یاسای باس لە توێژینەوەی زانستی بکرێتن دکتۆرە بەڕێزەکان ئەوانەی کە توێژینەوەی زانستی دەکەن ساڵانە پێویستە توێژینەوە بکەن و بتوانن نەخۆشیەکان دەستنیشان بکەن و چارەسەرەکانیشیان بۆ ببینەوە وە پاداشتیش بکرێن ینی بە ئەو بڕەپارەیە دیار بکرێت بۆ توێژینەوە بۆ پاداشتکردنیان کە بەڕاستی دەبێتە خزمەتکردن بۆ هەموو هاوڵاتیان دەستەکان خۆی دەچینە بەشی دووەم دەستگا ئەمنیەکان بەڕاستی جێگای دەستخۆشین من لێرانەوە زۆر سپاسیان وەکو تاکێکی ئەو کۆمەڵگای زۆر سپاسیان دەکەن دەستگا ئەمنیەکان و برا پێشمەرگەکانمە با ئەو ڤیدیۆ بینین جا گفتگۆی لەسەر دەکەین فەرموو. سەردەمی کۆڕۆنا شەقامەکانی کوردستانی چۆڵ کردووە لە تەواوی خاڵە پشکینێنەکان و هێزە هاوبەشەکان بە بەردەوامی لە شەقامەکان دەمێننەوە بۆ کۆنتڕۆڵکردنی چاودێریکردنی شەقامەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بڕیارەکانی حکوومەت بۆ قەدەغەی هاتوچۆ تونتر دەبێتەوە بە پێی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ تەواوی هێزە ئەمنیەکان لە ئامادەباشیدان گرنگترین بڕیاریش زیادکردنی پێبژاردنە و ئەم شوفێرانەی کە سەرپێچی ڕێنماییەکان دەکەن بە پابەند نەبوونیان لە بڕیارەکانی حکوومەت لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگەی یاسایی بەڕێوبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم زانیاری لەبارەی پێبژاردنەکان و سزاکان وەردەگرین. ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی هاتوچۆ پابەندین کە فەرمانەکانی بەڕێز ئەنجومەنی وەزیران و بەڕێز وەزیری ناوخۆ جێبەجێ بکەین بە پێی ئەو بەیاننامەیە هەر شۆفێرێک سەرپێچی بکە بۆ یەکەم جاری 100,000 دیناری غەرامە دەکەین ئەگە دووبارەی بکاتەوە دەبتە 300,000 دینار وە سیارەکەشی بۆ ماوەی 5 ڕۆژ حجز دەکرێتن. خەڵکەکی زۆر پابندن بۆ یاساوە بەڵام هەندێک حالەت هەیە مەسەلەن ئەو سیارانێک کە ئەرزاق دەگۆزنەوە ئەو سیارانێکە خەدەمات پێشکەش دەکەن ئەوانەی کە نەخۆشخانەکانن ئەوانە ئیستثناکرانە پێ بڕیاری بەڕێز پارێزگاری هەولێرێ ئەو خەڵکانەی دیکەش حالەتی هەیە دەبینی نەخۆشیە یان شتێکیە لێ پێچینەوەی توڵی لەگەڵ دەکرێت ئەو کەسانش کە دەبینی کە بەبێ خۆ دێنە دەرێ ئێمە وەکو مەفرەزەکانی پۆلیس و ئاسایش و زێرەبانی سپاس و ڕێزم بۆیانەیە ئەمە ئیزراتیان لەگەڵ دەکەین دەیانگرین. تەواوی ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی بەڕێوبەرایەتی هاتوچۆی هەرێم بۆ سەرجەم فەرمانگە و بەڕێوبەرایەتیەکانی هاتوچۆ نێردراون هەر کەسێک سەرپێچی لە بڕیار و ڕێنماییەکان بکات ئەوە بێ جیاوازی سزا دەدرێت. ئێمە تا ئێستا یاسایەکمان وەکو یاسای هاتوچۆ لە بەرکارە یاسای 86 ساڵی 2004 ئەو یاسایە لە سەردەمی بریمەرا دەرچووە بەڵام لە هەرێمی کوردستان هەموار کراوەتەوە بە پێی ئەو یاسایە لە بەشیدا لە ناو یاساکەدا هاتووە بۆ وەزیری ناوخۆ بە هەمانگی لەگەڵ وەزیری دارایی هەیە گۆڕانکاری لە بڕی پێبژاردن و ڕسومات بکەن ئەوە کەوێتە ناو چوارچێوەی پێبژاردنەوە لەبەرەوە مشەڕع ئەو دەسەڵاتی داوە بە وەزیری ناوخۆ لە هەر کاتێکا وەزیری ناوخۆ بیەوێت ئەتوانێت بە هەمانگی لەگەڵ وەزیری دوارایی گۆڕانکاری لە بڕەکەیدا بکە بە پێی بارودۆخەکەیە لە ئێستای خۆتان نەزانن کە ئەو بڵاونامەی ژمارە 19 دەرچووە بەڵام ئەگەر بارودۆخەکە پێویست بکە ئەتوانن بە شێوەیەکی تر گۆڕانکاری تیا بکەن کەواتە ئەو دەسەڵاتی کە وەریان گرتووە لە سەرچاوی یاساوە وەریان گرتووە. ئێمە نامانەوێت لە ڕێگەی سزا و خەڵک لە ماڵەکانی خۆیەوە بمێنێتەوە ئەمانەوێت لە ڕێگەی زانیاری تەندروستیەوە خەڵک لە ماڵی خۆی بمێنێتەوە بەڵام ئەگەر ناچار بکرین ئەوە تا ئەرکی خۆمان جێبەجێەکەین. ڕۆژانە هێزە ئەمنیەکان لە شەقامەکاندا بە شێوازی جیاواز لە ئەرکدان لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی هەولێر قسە دەکەین لەبارەی ئەرکەکانی پۆلیس لە پاراستنی سەر و ماڵی خەڵکی و کۆنتڕۆڵکردنی بارودۆخی شەقامەکان لە سەردەمی قەدەغەی هاتوچۆدا. بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر پابەندە بۆ ڕێنمایانەی کە دەردەچێت لە وەزارەتی ناوخۆ پارێزگای هەولێر و وەزارەتی تەندروستی و بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ لە لایەن وەزارەتی ناوخۆ دەرچووە و هێزەکانی پۆلیسیش بڕیارەکەیان جێبەجێ کردووە و 24 کاتژمێر هەر لە ئەرکدا بوونە بۆ جێبەجێکردنی هەموو بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ. هێزەکانی پۆلیسی هەولێر پێکاتەی گەلک زۆرن و
هێزەکانمان بڵاوە کردووە تیممان زۆرن هەموو ئەفسەر و کارمەندانی پۆلیسی هەولێر لە ئامادە باشیدان و بڕیارەکانی وەزارەت جێبەجێ دەکەن وە شەونخوونی دەکەن بۆ پاراستنی ئەمنیەتی شار و گیانی سەلامەتی هاوڵاتیان و جان و ماڵیان داوا لە هەموو دانیشتوانی شاری هەولێر دەکەین پابند بن بە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی و پارێزگای هەولێر لەبەر ئەوەی ئەو پابندبوونی ئەوان دەبێتە هۆی سەلامەتی تەندروستی هاوڵاتیان و تەندروستی هەر هەمویان. لە سنووری پارێزگای هەولێر لێژنەیەکی باڵا بۆ بەرەنگاربوونەوەی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا پێکهێنراوە لەژێر ڕۆشنایی بڕیارەکانی حکوومەت و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی جێبەجێی بڕیارەکان دەکەن لەگەڵ جێگری پارێزگاری هەولێر و هاوکات وتەبێژی ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر باز لە ڕێکارەکان و ئەم بڕیارانە دەکەین کە ئێستا ئەوان سەرقاڵی جێبەجێکردنی. ئێمە هێزە ئەمنیەکانمان لە وەزارەتی ناوخۆ هەموو ئەو هێزانەی کە هەن پۆلیسی هاتوچۆ هێزی زێرەڤانی دەستگایەکان کە ئەمریکا خزمەت گوزارین وەکو کارتی نیشتیمانی و جەوازات و پۆلیسی بەرگری شارستانی پۆلیسی دارستان هەر هەمووی لەگەر هێزی وەزارەتی ناو پێشمەرگە لەو هێزی سنوور پاسەوانی سنوور ئەوانە هەمووی لە ئارێکدان ئێمە بەڕاستی چووکە وەختەکە وەختێکی زۆر بوو ئەرکێکە قۆرسە هێزەکانمان بەڕاستی ماندوو بوون بەڵام لە ئەرێکدان ئێمە بەردەوام لەسەر شەقامەکان هاوڵاتیان ڕێنمایی دەکەین کە بە هیچ شێوەیەک لە ماڵەکانیان دەرنێ ئیلا و حالەتانەی کە ئیستثنایان بۆ کرا بۆ کاری زۆر پێویست هەر گردبوونەوەیەک هەبێ ئێمە هێزە ئەمنیەکانمان دەستکراوە کرێ بۆی ئیجراعاتیانەکە بکەن ئەویشان بەپێی یاسا بەپێی یاسای تاوانی عراقی مادەی 240 هەر هاوڵاتیەک سەرپێچی ئەوامری دەوڵەت بکەیان با بڵێن حکومەت بکە کە دەردەچێتن بۆ ماوەی حەبس دەکرێت دەستی بەسەردا دەجرێ کە ماوەکەی لە 6 مانگ زیاتر نەبێ یانیش غەڕامە دەکرێت. پەتای کۆڕۆنا جوولە و شێوازی ژیانی لە زۆربەی ئەم شوێنانە ڕاگرتووە کە پێی گەیشتووە لە جیهاندا بە هاوشێوەی یەکدی بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتاکە جۆرەها ڕێکار دەگیرێتە بەر حکوومەتی هەرێمی کوردستانیش هەر لە سەرەتای سەرهەڵدانی نەخۆشیەکە ڕێکاری توندوتۆڵی تەندروستی و ئەمنی لەباری نەخۆشیەکەەوە گردوتە بەر ئەوەی دەمێنێت خۆپارێزی هاوڵاتیانە بە لە ماڵمانەوەیان و جێبەجێکردنی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی. بەڵێ ئازار ئێمەش سپاسی ماندیبوونیان دەکەین دەستگامنیەکان لەگەڵ پێشمەرگە جەنابی پارێزەر جەنابی جێگری پارێزەر باسی مادەی 240 کرد وتی بەوانز بەڵام لەلایەش کەش جەنابی عەمیدێش ئەویش باسی ئەوەی کرد مادەی 86 2004 ئەمانە جیاوازن دوو یاسای جیاوازنەوە نیە؟ بەڵێ سەرەتا دەبی من ئاماژە بە یاسایی ژمارە 6 ساڵی 2009 وەزارەتی ناوخۆ بکەم اینجا یاسای ژمارە 86 ساڵی 2004 اینجا بێمە سەر یاسایی سزادانی عراقی بە کورتکوتبی زۆر بە کورتی ئێستا باسی دەکەم من هەڵەن نەبم لەو ڕێنمایەی بەیانی ژمارە 19 نووسراوە لە یاسای وەزارەتی ناوخۆ ژمارە 6 ساڵی 2008 ئەگەر من هەڵەن نەبم 2009 2008 نییە لە بۆ ئاگاداری دەسەڵاتی داوە بەپێی ئەو یاسایە بە وەزیری ناوخۆ بەپێی مادەی دووەم بەرگەکانی یەکەم و دووەم و سێم و پێنجەم و شەشەم کە وەزیری بەڕێز وەزیر ناوخۆ دەتوانی پێبژاردن بچەسبێنێت فەرز بکاتن و هەروەها وەزیری ناوخۆ بەپێی مادەی پێنجەم دەتوانیتن بڕیار و بەیان و ڕێنمایی پێویست مەبارەت دەربکاتن اینجا دێمە سەر یاسای تایبەت کە بە یاسای هاتوچۆیە با بڵێن ژمارە 86 ساڵی 2004 بەرکار کە لە کوردستان زیاتری هاتوچۆیەوە کە لە 86ەکەی 2004 بەڵێ 86 ئەم یاسای تایبەتە بە هاتوچۆ ساڵی 2004 دەرکراوە و بەرکاریشە لە هەرێمی کوردستان بەپێی بەشەکانی دا بەشی 19 بەشی 20 بەشی 22 بەشی 31 بەشی 34 ئەمانە هەموویان لەگەڵ یەک با بڵێن بەشیدا زۆر بە ڕاشکاوی وەکو جەنابی عەمیدیش دیاری کرد دەسەڵاتی داوە بە وەزیری ناوخۆ کە هەماهەنگی بکات لەگەڵ وەزیری دارایی بۆ دیاریکردنی پێبژاردنێکی گونجاو و دەتوانن کەمی بکەنەوە و زیادیشی بکەن بە پێی پێویست و زڕوفی ئەو کاتە
لە بەشی 19 پاشکۆی ئەلیف هەمان یاسا وەزیری ناوخۆ دەتوانیتن پێبژاردنێکی تایبەت دەربکاتن. بەشی 20 دەسەڵاتی داوە بە وەزیری ناوخۆ کە ئەو پێبژاردنە دووقات بکاتن. یعنی بەڵێ مزاعفی بکاتن و هەروەها بەشی 31 دەسەڵاتی داوە بە وەزیری ناوخۆ بڕیاری حەجز ڕاگررتنی سیارە بکات بۆ ماوەیەک زیاتر نەبێت لە 10 ڕۆژ. ئەگەر لە بەیان نامەکە سیر بکەین بڕیاری داوە بە ڕاگررتنی سیارە ئەگەر بێت و کەسێک دووبارە سەرپێچی بکاتن بۆوانەیە پابندنی بۆوانەی پابندنین بڵێ یەکێکی وەکو منتۆ لە ماڵەدانشن شوم ئێمە ناکە ئێمە کە لە ماڵ دەرنەچین ڕێنمایەکان جێبەجێ بکەین و بزات کە ئێمە بزانین ئەو ڕێنمایانە بۆ پاراستنی ژیانی ئێمە بۆ سەقامگیری هەرێمی کوردستانە ئایا بۆ پابند نەبین بەڕاستی. هەروەها لە بەشی 34 باس لەوەی دەکاتن وەزیر بۆی هەیە هەموو ڕێنمایەکی پێویست دەربکاتن بۆ ئەو بابەتە. من بە پێویستی دەزانم لێرە باس لە بەشی 22 بکەم باش چکە دەمێ باسی 240 بکەیت باسی 240 دەکەم لە ئەساسی زادانی عراقی کە ئەو بەشی 22 زۆر پێم گرنگە مەسەلەن ئەو کەسانەی کە سیارە لێ دەخۆڕان سیارە داهاژۆن و ئەوانە لە ژێر کاریگەری مادەی بێهۆشکردن یاخود مەشروب پشتیوا دەخۆن لەو کاتەش بێ ئەگەر لەو کاتەش بێ بزات ئەوە بەڕاستی سزای بۆ دیاری کراوە کە لە 1 ساڵ حکومدانە حەبس لە 1 ساڵ کەمتر لە 1 ساڵ زیاتر نەبێتن و لە 3 مانگ کەمتر نەبێتن. هەروەها ئەگەر بێت و دووبارەی کردەوە لە 6 مانگ کەمتر نەبێتن و دیسان هەر 1 ساڵ حکومەکەیە بەڵام غەرامەکەی 1 ملیۆن دینارە. هەروەها پێویستیش ئەوە باز بکەم لەم بارودۆخی ئێستاکە بەڕاستی پێویستە خەڵک زۆر پابندی بەڕێنمایەکان و زۆر احترامی پۆلیسی هاتوچۆ بگریتن و هەموو هێزە ئەمنیەکانی سەرشەقام بە هەموو ناوە جیاکان ئایا پێشمەرگای ئایا زێڕەڤانی ئایا من لەوانەیە ناوەکان هەمووی نەزانم ینی زۆر ڕوتبە هەیە ئەمە لەوانەیە نەتوانین ببین لە دایرەکەی خۆم ئێستا لەسەر جادە وەستا لەسەر جادە خزمەتی من و تۆ خزمەتی هاوڵاتیان دەکاتێن بەڕاستی بۆیە یاسا سزای داناوە بۆ ئەو کەسانەی کە ڕێگری دەکەن لە پۆلیسی هاتوچۆ یاخود ئەوانی ئێستاکە لەسەر شەقام ڕاوستاون بۆ خزمەتکردنی من و تۆ هەموو هاوڵاتیانی کوردستان یاخود هەڕەشە دەکات یاخود هێرش دەکاتە سەر ئەو کەسانە. ئەگەر بێت و هەر کەسێک ڕێگری بکات لە پۆلیسی هاتوچۆ بۆ ئەنجامدانی کاروباری خۆی ئەوە سزا دەدرێت بە گرتن بۆ ماوەی 2 ساڵ. واگەر هات و هەڕەشە لە پۆلیسی هاتوچۆ بکاتن ئەوە سزا دەدرێت بەگرتن بۆ ماوەی 3 ساڵ. ئەگەر لێبدا ئەوە سزا دەدرێت بە حکومدان بۆ 5 ساڵ کە لە دەسەڵاتی بەڵێ 5 ساڵ دەسەڵاتی دادوەرە حکومەکەی بۆ دیاری بکاتن بەڕاستی. ئەدی خەڵکێکی دڵێ بە سیارە ناچمە دەرێ بە پێدەچمە دەرێ لە ڕێنمایەکان بڵێ هاتووە دەڵێ نابێت بە پێش بچێ دەرێ من ئەوەیە بە تەنیابی ببێ بەڵام 5-6 بن لەوانەیە خۆی مادەم لە بەیان نامەکە هاتۆ دەلێت لە پێناو پاراستنی ئاسایش و تەندروستی هەرێمی کوردستان کەواتە ئەوە زۆر بەڕوون و ئاشکرایی دیارە ئەو ڕێنمایە دەرکراوە بۆ خزمەت و تەندروستی هەموو هاوڵاتیانە ئایا بۆ یعنی بە پێش دەربچیانی زیادە بۆ پێویستی 240ەوە دەگرێتەوە مادەی 240 لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 ئەو مادەیەکی زۆر دەتوانم بڵێم بزوێنەرە بۆ زۆر شت بەکاردێ بۆ زۆر شت بەکاردێ بۆ زۆر تاوان بەکاردێ دەسەڵات دراوە بەپی ئەو مادەیە بە بەڕێز دادووە غەرامەکەشیوانە غەرامەکەی شتێکی زۆر زۆر کەمە و بابلین ئەو حەبسەی کە باسشی دەکاتن زۆر زۆر کەمە خۆی ئەو مادەیە هەر پەراوێکی لێکۆڵینەوە کە دەست بە ئیش دەکات دادوەر لەسەری دادوەری لێکۆڵینەوە ئەو مادەیە وەک خۆی نامینێت ئەو مادەیە لەوانەیە موقت بێت بۆ ماوەی 24 ساعتیان بۆ ماوەی چەند ڕۆژێک تاکو و دادوەری بەڕێز لەم کەیسەی کە لە بەردەستیدایە مادەیەکی یاسایی بۆ کاتی ئێستا بڵێ پێم باشە لەبەرەوەی دەتوانم بڵێم دادگاکان بە شێوەیەکی عام وەکو پێویست ناتوانن لەسەر هێڵ بن بەڕاستی ئێستا داواکاری گشتی زیاتر لەسەر هێڵا بەڵام دادگاشمان هەر هەیە و دادگای خەفەرکار دەکاتن کە سوپاسیان دەکەین بەڕاستی بەڵام بەڵێ ئەو مادەیە بۆ کاتی ئێستا وەکو سەرەتایەک بۆ دەستگیرکردن یاخود ئەو کەسێک کە سزاکەی چەند حەبسە سزاکەی بڵێ حەبسێکی زۆر بەسیتە بەڵام ئەو مادەیە وەکو وتم وەکو خۆی نامینێت یعنی هیچ کەسێک لەسەر ئەو مادەی حکم نامێنێت وەکو دەستپێکێک کە دەگیرەی وەکو دەستپێکێک بەو مادەیە دەگیرەی بەڵام دوایێ مادەیەکی یاسایی شیا و تەکیف قازی یاخود حاکمەکە تەکیفی دەکات ئەو جا ئایا بۆ کاتی ئێستا مەسەلەن با بڵێن لەوانەیە دادوەری بەڕێز تەکیفی بکات بە مادەی 368 لە یاسای سزادانی عراقی یاخود 369 لە یاسای سزادانی عراقی ئەوە فیلمێک مێ پیشان دەمەوێت زیاتر باسی ئەوە بۆ بکەیت لەسەرەوە چکە قاچاقی و شتوای تێدایە ئەی وەکو پەرلەمان پێتان چۆنە ئەو
پێشمەرنانە خۆ دەزانین لە ئەوروپا هەمی وەستاوە بە غەرامات ینی هەموو شتێکیان کردوتە غەرامات پێت باشن لەو زروفە هەبێ غەرامات زۆر کەسێ پابند دەبێت چوە غەرامە دەکرێت دەڵێ پابند دەبم بەڵێ تاوان لە خۆی وا باشتر هەموو کەس پابندبی بە ڕێنمایە تەندروستیەکانەوە و زۆر زەڕور نەبی دەستە دەرێ بەڵام لە کاتی سەرپێچیکردن سەیریکە ئێمە باری تەندروستیەکی خراپ و هەروەها بارێکی ئابووری تند ڕێی لە هەرێمی کوردستان کردووە دەبی مڕاعاتی هەردوو لا بکرێ و بەڵام ساکە کەسێ مڕاعاتەکەی بەڵام هەر پابند نابێ و هەر بەردەوام ئەوەیان جیایە ئەتوو هەر قەرارە کە دەری دەکەی یەکەم جار ئاگادارکردنەوەیە یعنی حتا ئەگەر شۆفێرێک بێ سەرپێچی بکە یەکەم جار ئاگاداری دەکەوە باشەکە لە تەلەڤیزیۆن ئاگادار کرابێتەوە کاکە مەچونە دەرەوە ئەی ئەگەر نەیدیتبی مەسەلەن شۆفێر هەیە تەمشای تەلەڤیزیۆنێ ناکات تۆڕی کۆمەڵایەتیشی نییە کوی زانی بیانی ئایا مەسەلەن چوونە لە دەرکەیاندا گوتیان دەبی ئاگادار ئەو ڕۆژە نەهاتووە بەشەر دەبێت زۆر ئاگای لە هەموو شتێک بێ بەڕاستی زۆر یعنی وریاتر بین هەمومان ژیانەکە هەموو بوتە معلومات هەمووی زانیمان ڕەنگە ئەو چوارەمانیان ئەو ستافەی کە لێرە دەوام دەکا هەوڵ دەدەین بە زۆر ینی بە زۆرترین زانیاری ڕابگەین بەڵام زۆر کەس هەیەوانە یان با بڵێن بەشێک هەیەوانە و تااقەتی ئەو بەدواداچوونەی نیە جاری یەکەم دەبێت ئاگادار بکرێتەوە نەک یەکسەر غەرامە و یاسای غەرامانە کە زیاد کراوە پێت باشە نەخێ لەو دۆخە ئابوووریە سەختە غەرامەی زۆر باش نییە چونکە ڕاستە دەبی غەرامە هەبی بەڵام ئەتو وەرە ئەگەر مقارنەی خۆمان بکەین لەگەر ئەوروپای ئەمریکا ئەوان موسیان دواناکەوی کرێکارەکان وەزای ئەکۆنۆمیت خراپە بۆ دانانیشی لە ماڵەوە مەسەرەن پێویست دەکا بیتە سەر و جادانە بە سیارە بگەڕێت پیاسە بکەیت توشتیوە هەنەکەی بۆ زەوق دێتە دەرێ ڕاستی بەڵێ باس لەوەی دەکەم بە ئەم قەست ئەگە سەرپێچی کردبی ئەوە جیایە بەڵام هەر غەرامەکەشی نابی زۆربی لەبەرەوەی هەیە معاشی 350,000 تا ئێستا وەری نەگرتیە 300,000 بە غەرامەیدا یان 300,000 بە غەرامەیدا چیلۆ دەمێنێت ڕاستە بەڵام جاری یەکەم بزانە جاری یەکەم مەفروزە ئاگادار بکرێتەوە شۆفێرەکە کە دێتە سەرجادەی لە جاری دووەم و لە جاری سێم بێگومان دەبی سزاکان زیاتر بکرێتن دەبی تەواو زانیت ئەتو ئێستا زانیت ئاگادار بووی بە هەموو کە قەدەغی هاتوچۆ هەیە ئەوەی لەسەر لادەسی ینی مبەرری نامێنێت دەبی سزاکەی خۆی بدە زۆر سپاس دەکەم دکتۆر کاک هێمن بۆ خەڵکێک هەیە فشەی بە هەموو شتێک دێ یانی هەرچی بۆ بازەکەی دەڵێ فشەیە دەڵێ کاکە ڤایرۆسەوەیە دەڵێ فشەیە ینی ئەم جۆرە بیرکردنەوەی چییە بەڕاستی ینی هەر چۆن تەلەڤیزیۆن بکەیتەوە تۆ ئەبینی مەسەڵەن لە ئیتالیا وایە لە سین وایە لە ئەڵمانیا وایە لە بەریتانیا ئەبینی و خەڵکە چۆن ئەمرێتن ئەویش دەڵێ فشەیە هەر نییە هەر درۆیە پەیامی تەلەڤیزیۆنەکانی دەرەوە هەیە ئەو دوو فاقەی تێدایە بۆ نمونە ئەگە جۆ لە وتارەکانی ترەم ڕابگری ترم یەکەم جاگاڵتەی پێهات ئێستاوە خەریکە ئیجراتەکەتون دەکە کاریگەری هەیە لە سەر تاکان بێگومان خۆی تەلەڤیزیۆن یاخۆ ڕاگەاندن بە هەموو شازەکەی چکە لە ئامرازەکانی پێگەانی کۆمەڵایەتی بەڵام حەزەکەم فیلمێکت پیشاندەم هەر لەسەر ناقەشەیەمە ئەو ڤیدیۆ ببینین جا بەردەوام دەبین لەسێ با ڤیدیۆ ببینین کاکە منجان ئەو نمونەیەک بوو لە سەرەوانەی کە فشیان پێ دێ ڕاست کاک بژار خۆی ئێمە لە کۆمەڵناسیە بابەتێکمان هەیە پێوترێ ئامرازەکانی کۆنتترۆلی کۆمەڵایەتی چۆن کۆمەلگا توانی کۆنتترۆل بکەین چکە لە بنەڕەتدا مرۆڤ کاتێدایکە بێ ئازادە
ئەو مرۆڤەی کە لێرە دایکە بێت لە ئەوروپا لە دایکە بێت لە هەر شوێنێ دایکە بێ بە سروشت ئازادە بەڵام ئەم لەگەڵ گەورەبوونی ئەم ئازادی دەبێت ڕێکوپێک بکرێ بۆ ئەوی بتوانێت لەگەڵ کۆمەلگایە بگونجێت کۆمەڵی ئامرازمان هەیە ئێمە بۆ ڕێخستنی ئەوەی کە مرۆڤ بتوانێت لەگەڵ کۆمەلگاکەیە ڕێوکە یەکەمیان بوونە دەستورە بەداخی من دەستورمان نییە دومیان یاسایە یاساکانی مەش بەداخۆ زۆربەی زۆری کۆنا تا ئێستا هەمووان نەکراوەتە بۆ هۆی لاەنە سیاسەکەی کە نەبڕاوەتە سەری سێمان ڕێنماییە کە ئەبینین ئێستامە بە ئەو یاسانی ئەو ڕێنمانی کە درەچێت پشت بەستنە بەو یاسانی کە هەیە چوارەمان بریتێ لە دابوونەری یعنی حکوومەتی هەرێمی کوردستان دام و دەستگاکان نابێت تەنها ئێمە بڵین بە یاسا دەبێ وا بکەی وا بکەی وا بکەی بەڵکو ناو کۆمەلگایە کۆمەڵە نەریت هەیە تا ئێستاش ناو کۆمەلگەی کوردیشە بۆن مناگە بە نوێنە وەریگرین کۆمەڵێ کەسایەتی هەیە تا ئێستا خەڵکی جویان لێ ئەگرێ پابند دەبێ بە قسەکانیان بۆیە گرنگە ینی پەیامی ئەمانەش بگەێنرێ بە خەڵک بۆی خەڵک پابند بێ لەگەڵ ئەوەشە ئێمە ئاینیش یەکێکە لە ئامرازەکانی کۆنتترۆلی کۆمەڵایەتی کە بۆ نمونە بازە پاکوخانێکە باز ئەواکە کە چۆن ئێمە بتوانین کۆمەڵگەکەمان پارێزین ئاسایش کۆمەڵایەتی پارێزین بەرکەوتمان لەگەڵ خەڵکات چۆن بێ لە کاتی پێویستەکانە ئەمانە هەمووی گرنگن ئێمە ئەم ئامرازانە بگرینە بەر بۆ ئەوەی کە بتوانین کۆمەلگەیەکی هۆشیارمان هەبێ ئەو تاکی لادەرمان کەم بێ بەڵام تاکی لادەر لە هەموو کۆمەلگایەکە هەیە ینی شتێکی ئاسایە نۆرمەڵە بەڵام ڕێژەکەی ئەگە زۆر بێ ئەبێتە نەخۆشی مەترسی بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ نمونە من پشگیری تەواوی قسەکانی شایەخانەکەم ئەڵێ باشتر یەکەم جا ئاگادارکردنەوە بێ ئەمە چۆن ئەکرێ وەکو ئەزانین ئێستا لە دنیای تەکنۆلۆژیا و سەردەمی حکومڕانی ئەلکترۆنیە بەڵام بەداخۆ ئێمە لە بەرەوەی سیستەمی حکومڕانیمان تا ئێستا هەر سیستەمە کلاسیکەکەیە بۆ یەکە ناتوانین کۆمەڵێ هەیە کۆمەڵە ئاهەنگاو هەیە بیگرینە بەر ئەگەر بێت و ئێمە ژمارەی هەموو ئەو ئۆتۆمبیلانەی کە لە بەڕێوەبەراتی هاتوچۆ هەیە لە داتابیسێکا کۆ بێتەوە لە ناو مۆبایلێکی یەکێ لە مرورەکانە ئەتوانی کە بۆ نمونە ئەمە سەرپێچی کردو ئەم جارە غرامەی ناکرێت بەڵام دووبارەت کردەوە خۆ دیارە ئەو کاتە گرامەکەی بەڵام هەر من بە خۆمەک و تاکێک لەو کۆمەلگایە بەدایان نامم بۆ هات لە کۆمپانیەکانی پەیوەندی ئەو کۆمپانیا گەورەکان لە ماڵەوە بن دەرمەچن تکایە و نەخۆش ینی بە هەموو ناوعێک هەوڵیان داوە ئاگاداری خەڵک بکەنەوە پەیامەکان پێتەڵەن پەیامی کەسایەتەکان گرنگترە لە پەیامی کۆمپانیایەک پەیامی کەسایەتێک بۆ نمونە کەسایەتی هەیە لە کوردستانە کاریگەری زۆری هەیە لەسەر کۆمەڵگا دڵنیام ئەوانە پەیامیان هەبێ کاریگەری زیاتر بێ ئینجا لە کەسایەتی کۆمەڵاتی بێ کەسایەتی سیاسی بێ کەسایەتی ئاینی بێ هەڵنادەی هەوڵیدا حکوومەت لەسەرەتا نەبیست تا هەڵەکان زیاتر ڕێژەی یاسای گیراوەتە بەر یاسایەکەش خەڵک پێوەی پابند نەبێ بەڵام ئێمەبانە 100% بە دڵنیاوی پێ پابند نابێت چکە خەڵکێکەیە خەڵکی لادەرێن جگە لەو خەڵکانش کۆمەڵێک کەسێ هەر لە سروشتاوایە حەزەکە بۆ خۆی لابدا و بۆی تر ناوبانگ دەرکاتمەمنونتم بە کورتی ئەگەر حەز دەکەم چکە سێ دەخەمەمەوە لەو زروفەی ئێستا ئەو زۆرە قاچاقیە مەترسیدار نییە سزاکەی چۆن دەبێ ئەوانە لەوانەیە نەخۆشیان هەبێت ئەوان لەوانەیە شانەی نووسوی داعش بن لەوانەیە مجرم بن ئەگواسرێن حەزەکەم بە کورتی بۆم باسکەی ئەو تاوانە ئەو ڤیددیۆی کە ئێستا کە دیتم ئەوە تاوانێکی زۆر گەورەیە بالفعل لە کاتی ئێستاوە لە هەموو کاتێکیش دەکرێت بڵێن لەبەرەوەی ئێمە سەقامگیری ئەمنی هەرێمی کوردستان لە پێش هەموو شتێک دێتن بەڕاستی بۆیە وەکو پێشتیش ئاماژەمان پێکرد دادوە دەسەڵاتی هەیە بەپێی مادەی 240 پەراوی لێکۆڵنەوەیان لەسەر بکاتەوە وەرگریتن لەوانەیە ئەوانە یەکەم جار حالە بکرێن بەپێی مادەی 366 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 1960 1969 وە سزای یاساییان ئەوەیە دەبێ حکم بدرێن لە 3 ساڵ کەمتر نەبێتن و ئەگەر هاتو ئەوانە بوونە هۆی کوشتنی مردنی کەسێک لەبەرەوەی ئەوانە ئەگەر هەڵگری ڤایرۆسەکە بن بەڕاستی ئەوانە سزا درێن بەپێی خۆی یاسایەکە دەڵێ بەپێی مادەی 410 تاوانی جريمة الضرب المفضي للموت لێدانێک کە ببێتە هۆی مردن بەڵام ئەو مادەیە ڕاگیراوە لە هەرێمی کوردستان کار بە مادەی 406 لە یاسای سزادان دەکرێتن کەواتە بەپێی ئەو مادەیە دەبێ حکم بدرێن و ئەگەر هاتوو دەشکرێمە ئەوە مادەیەکی مشەدەدە دەشکرێ بەپێی مادەی 369 ڕەوان بکرێن ئەگەر بێت و ئەوانە بەهەڵە ئەو کاریان کردبێت نەزانن ئەوانە هەڵگری ڤایرۆسن لەو کاتەدا بەڕاستی حکومەکان سزایەکان دەبێتە 1 ساڵ کەمتر نەبێتن و هەروەها ئەگەر بێت و ببێتە هۆی مردنی کەسێک
لە ناو کۆمەلگادا ئەوە سزایەکەی بەڕاستی بەرەو کوشتنی بە هەڵە دەڕواتن. دواوتام سەبارەت بە ئاگادارکردنەوە کە ئەو پێبژاردنانە بەڕاستی خەڵکێک دیارە زۆر پێی زۆرە من دەڵێم حکوومەت بەکاری پێویست هەستاوە هەموو کەسێک ئاگادارە کە لە جیهاندا نەک تەنانەت لە کوردستان ئەم ڤایرۆسە هەیە و زۆر کوشندەیە و هەروەها زۆر سوپاسی وەزارەتی ئەوقاف دەکەم کە بەڕاستی مەلایەکان ئێستاکە من لە بانگەکان دەبیستم کە بانک تەوا دەبێتن یەکسەر دەڵێت تکایە لە ماڵەکانتان مەڕۆنە دەرەوە دەستەکانیان خۆش بەڕاستی ئەوانە هەموو شتی زۆر باشن هیوادارم هەموو خەڵکی کوردستان و هاوڵاتیان پابند بن. دەستەکان خۆش دکتۆرە وتەی کۆتاییت دواوتم ئیزافە دەبی لە ئەو وتانەی کە پێشتر کردم مەبەستم ئەوە نییە ئەوەی کە لە بواری تاوان گیرا دەبی ئاگادار بکرێتەوە ستا ئەو ڤیددیۆی کە ئێستا پێشانی دەدەن کە ئەو دوو بەڕێزەی لە پشتی سیارەکەی درێژ کردێت دیارە ئاگاداری بەڵێ پلانی بۆ دانا و ئاگاداری ڕێنمایەکانە لێ ئەوانەی شاردیتەوە ئەوە لە بواری تاوان دەبی سزا بدرێت نەخۆشیان هەبێ بە هیوای سەلام بێگومان بە هیوای سەلامەت بە کورتی هیوادارم ئەم کۆرۆنا بێتە وێزگەیەک بە خۆدا پێداچوونەوەی هەم حکوومەت و هەم تاک ینی بۆ نمونە یەکێ لەوانە من لە بەردامێکی کاک دەروونە باسم کرد هیوادارم قەدەغی نێرگەلە هەر بکرێ کە وەزع ئاسایش بۆ ژیان ئاسایی بووە هەڵبەتە پەرلەمانتار ئەوان جگاریان مەناکرد خۆزگە نێرگلەشان مەناکرد هیوادارین کار لەسەوەش بکرێن هەفتەیەک دامدرێ یان 3 ڕۆژ دامدرێ بۆ ڕۆژی ژینگە چکە ئەزانین ژینگە چەند پانگۆ لە ماوەیە هەنی قەدەغی هاتچۆ یاسایەکە بێ بۆ بوارە هەروەها بایەخی زیاتر بەلایانی هۆشیاری هەم سیاسی هەم تەندروستی بدرێ چکە یەکێکە لەم پێویستەکان ئەوەش ئەرکەی بە دەرەجەیەک بە پلەیەکەکێتە سەر ڕاگەیەندەکان هەروەها هیوادارم لە دامەزراوە ئەمنیەکان کەسێکە لادانێکەکە وێنەی ڕاستەخۆ بڵاو نەکرێتەوە تا بەسەر ساغی بێتەوە تەنانەت ئەگە تاوانەکە زیانی هەبوو بۆ ئەمنی ئاسایشی نەتەوە چونکە بڵاوکردنەوەی وێنە دوو لایانی هەیە لایەنێکەیە کەسەکە دەیە خۆی بەناوبانکە لایەنێکێ هەیە کامیان زۆر خراپەکاری لەسەر خێزان و کەسانی دەوروبەری هەیە زۆر سپاسێ منیش حەز ناکەم کە سزا بدرێ بەڵام دەبێ هەمومان پابندی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی بن زۆر سپاس بۆ دەستگا ئەمنیەکان زۆر سپاس بۆ پێشمەرگە سپاس بۆ میوانەکانم سپاس بۆ ئێوە شەو شاد